ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn and Explore. بە درێژای 7 وانەی ڤیدیۆیی باس لە 7 یاسای سەرەکی فێربوونی زمانی ئینگلیزی دەکەین کە 7 یاساکە لەلایەن مامۆستایەکی ئەمریکیەوە بە ناوی AJ Hogo دانراوە کە لە ڕێگەیەوە زیاتر لە 40 ملیۆن خوێندکار فێری زمانی ئینگلیزی بوون. ئێمەش دوا بەدوای وەرگرتنی ڕەزامەندی لە AJ Hogo بڕیارماندا ئەوت 7 یاسایە بۆ ئێوە وەربگێڕین و بە هیوان کە سوودتان پێ بگەێنین. یاسای دووەم ناونیشانێکی هەیە کە ڕەنگە سپرایز بێت بۆ زۆر بەمان، ئەویش ئەوەیە کە ئەگەر بتەوێ فێری قسەکردنی زمانی ئینگلیزی بیت نابێت سعی گرامەر بکەیت یاخود گرامەر بخوێنیت. گرامەریش چییە؟ واتە ڕێزمان. با بە نمونەیەکی سادە دەست پێ بکەین. کاتێک کە ئێمە مناڵین ئەمانەوە فێری قسەکردن بین، هەرگیز دایکمان پێمان ناڵێت کە ئەمە بەرکارە ئەوە بکەرە، بەڵکو بە قسەکردن هەوڵەیەت فێری قسەکردنمان بکات و هەر بەو ڕێگەیەش فێری لە کاتێکا کە ئەگەینەوە تەمەنی بڕۆینە قوتابخانە فێری قسەکردن نەبین و یاساکانی گرامەر یاخۆ یاساکانی ڕێزمان لە قوتابخانە فێرە بین. یاساکانی ڕێزمانیش ڕاستەوخۆ لە قوتابخانە لە قۆناغی یەکەم دەست پێ ناکە، بەڵکو دوای ئەوەی کە دڵنیا بینەوە لەوەی کە قسەکردنمان تەواوە اینجا دەست بە خوێندنی ڕێزمانەکەین کە ئەمەش وای لێکە یاساکان بەلامانەوە تا ڕادێک ئاسانتر بێت وەک لەوەی کە ڕاستەوخۆ بە ڕێزمان دەست پێ بکەین. بۆ فێربوونی زمانی ئینگلیزیش هەمان شت ڕاستە. بۆ ئەوەی بە ئینگلیزی بە ئاسانی قسە بکەیت و بەرامبەرەکە تێبگەێنیت پێویستت بە خوێندنی گرامەر نییە لە ڕاستیدا، بەڵکو پێویستت بە گوێگرتنە لە قسەکەرە ڕەسەنەکان کە ئەمریکیەکان و بەریتانیەکان ئەگرێتەوە. هەروەک چۆن ئێمە لە منداڵیدا هەموو قسەکردنمان لە ڕێگەی گوێگرتنەوە فێربووین لە کەسەکانی دەوروبەرمان. ئێستاش باباسی نمونەیە بکەین کە ئەوەمان پێ ئەڵێت کە ئێمە ناتوانین لە ڕێگەی گرامەرەوە فێری قسەکردنی زمانی ئینگلیزی ببین. هەروەک چۆن ئێمە ئەزانین کە لە قۆناغی یەکەوە ئێمە هەتاوەکو قۆناغی 12 ئامادەی ئینگلیزی خوێنین لە قوتابخانە، بەڵام کاتێک کە زۆر بەمان کە قوتابخانە تەواوەکەین کێشەی زمانی ئینگلیزیمان هەیە، هۆکارەکەی چییە؟ 12 ساڵ ئینگلیزی خوێنین، لەگەڵەوەشە لە کۆتاییدا ناتوانین بە ئینگلیزی قسە بکەین. هۆکارەکەی چییە؟ بۆچی دوای 12 ساڵ لە خوێندن ناتوانین بە ئینگلیزی قسە بکەین؟ ئەمە خەتای ئێمە نییە، چونکە ئێمە مامۆستاکانمان وهای فێر کردوین کە پێویستە گرامەر بخوێنین، کە ئەمەش ئەوە ناگرێتەوە تەنها لە وڵاتی خۆمانەوەتە لە کوردستان وا بێت، بەڵکو لە زۆربەی وڵاتانی دنیا ئەم شتە باوە کە لە قوتابخانە تەنها گرامەر واتە تەرکیزی سەرەکی ئەخرێتە سەر گرامەر. هەر لەبەر ئەمەشە لە کۆتاییدا کەسمان ناتوانین لە ڕێگەی ئەو ئینگلیزی لە قوتابخانە فێربووین قسە بکەین. ئێستاش باسی ئەوە دەکەین کە بۆچی خراپە سعی لە گرامەر بکەین یاخود گرامەر بخوێنین. هۆکارەکەیەوەیە کاتێک کە تۆ گرامەرە خوێنیت و لە دواتر ئاتەوێت ڕستەیەک دەربڕیت بۆ نمونە، زۆر بیر لەو شتانە ئەکەیتەوە کە ئەتەوێت بیڵێت، زۆر بیر بۆ نمونە لە سەبجەکت دەکەیتەوە، بیر لە ڤێرب بکەیتەوە، بە شێوەیەکی گشتی بیر لە ئینگلیزی ئەکەیتەوە، بیر لە زەمانەکانی کردارەکەیتەوە، بۆ نمونە past simple، past perfect، past perfect progressive، بیر لە هەموو شتانە ئەکەیتەوە، لەبەرەوە لە کۆتاییدا ناتوانانی ئەوەی کە مەبەستە دەری ببڕیت، لەبەرەوەی بیر لە هەموو شتانە ئەکەیتەوە چۆنەڵێم هەموو شتە لە مێشدا دێن و دەچن. کە ئەم شتانی باسمان کرد لە کاتی نووسینە سوودێکی باشیان هەیە، لەبەرەوەی تۆ لە کاتی نووسینە کاتت هەیە، لە کاتی نووسینە کاتت هەیە کە بیر بکەیتەوە، لە کاتێکە کە هەڵەیەکەکەی دەرفەتت هەیە بۆی هەڵەکان بسڕیتەوە، بەڵام لە کاتی قسەکردنە ئەم چانسانت نییە، تەنها قسەکردنەوە لە ماوەیەکی کاتی کەما و پێویستە دەری ببڕیت بە خێرایی. بۆیە کاتت نییە بیر لە هەموو شتانە بکەیتەوە کە باسمان کرد لە زەمانەکان، لە سەبجەکت، ئیتر لە هەموو شتانی کە لە ڕستەیەک پێکەهێنن. کاتێک یەکێ پرسیارێکت لێکە تۆ کاتت نییە بۆی بیر بکەیتەوە، بەڵکو بێ بە خێرایی وەڵامی بیتەوە کە ئەم شتە لە کاتی نووسینە تۆ کێشەیە توش نابێت، بەڵکو لە کاتی نووسینە بە ئیستراحەت ئەتوانێت ئەو شتانی کە ئەتەوێت بینووسی، بەڵام لە قسەکردندا بۆ جۆرە نییە. اینجا ئێستا لێرەیە پرسیارێکی ترێتە ئاراوە کە ئایا قسەکەرە ڕەسەنەکان واتە نیتیڤ سپیکەرەکان چۆن خۆیان فێری گرامەرە بن؟ ئەیجی لە ڤیدیۆکای ئەڵێت من هەرگیز گرامەرم نەخوێند هەتاوەکو قۆناغی های سکوڵ کە واتای ئامادەی ئەگرێتەوە. ئەو کاتی شەڵێ کە خوێندم بە مەبەستی ئەوە بوو کە لە کاتی نووسینە کێشەی بۆ دروست نەبێت. هەروەها لە کۆلێژ و لە زانکۆش گرامەر تەنها بۆ ئەو خوێنن کە کێشیان لە کاتی نووسینە بۆ دروست نەبێت، بەڵام ئەڵێ بۆ قسەکردن ئێمە گرامەر ناخوێنین. لەوانەیە ئێستا بڵیت ئەی باشە چۆن فێری گرامەر ئەبن؟ وەڵامەکەشی ئەوەیە کە ئەوان لە ڕێگەی گوێگرتنەوە فێری گرامەر ئەبن. بە هەمان شێوەش هەروەک چۆن خۆمان لە کوردیا لە ڕێگەی قسەکردنەوە فێری گرامەر ئەبین.
کە ئەم شتەش بۆ هەر یەکێک لە ئێمە ڕاستە لە کاتێکا کە ئەمانەی فێری زمانی ئینگلیزی ببین واتە کە ئەمانەیە فێر ببین پێویست ناکە ئێمە بڕین ئەو کتێبانە بخوێنەوە کە بە دیاری کراوی باسی گرامەرەکەن بۆ نمونە یاساکانی گرامەرمان فێرەکەن بەڵکو ئەتوانین فێری گرامەر بین بە شێوەیەکی زۆر ئاسانتر ئەویش ئەوەیە لە ڕێگەی گوێگرتنەوە یاخود لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆکی کورتەوە یان لە ڕێگەی ڕۆمانی کورتەوە کە ئەتوانین سوودیان لێوە بگرین بۆ فێربوونی گرامەر لە کۆتایی ئەڵێن بۆ فێربوونی قسەکردنی ئینگلیزی پێویستمان بەوە نییە کە فێری یاساکانی گرامەر ببین لەبەرەوەی ئێمە ئەمانە فێری قسەکردن ببین نەک کۆمەڵێک یاسا کە هانمان نادات یاخود ڕێنیشاندەرێک نابێت بۆ قسەکردن بەم شێوازش یاسای دۆم کۆتایی هات کەواتە ئیتر پێویستت بەوە نییە کە تۆ سعی گرامەر بکەیت هەرچی و کتێبانی گرامەر هەیە هەمویان لابە لەبەرەوەی ئەوانە فێرت ناکەن کە فێری قسەکردنی زمانی ئینگلیزی ببیت لە ڤیدیۆکانی داهاتوودا زیاتر باسی گرامەر دەکەین بەڵام تۆ ئەم یاسایە جێبەجێ بکە و ئیتر ئینگلیزی ئاسانە بێت خۆت ئامادە بکە بۆ 5 یاسایتر لە 5 ڤیدیۆی دیکەدا تاو کات یاوەمان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ